بەرەزان سڵاوتان لە بێوارەتان باش خۆشحاڵ و ئاسوودەم کە ئەمڕۆژ هاتمەوە خزمەتتان دیارە وەک ڕوونە لای هەموو لایەک یەکی ئایار بە جەژنی کرێکاران ناوەزەند کراوە یاخود دەستنیشان کراوە. بەڵام ئەوەی کە جێی پرسیارە، ئەوەی کە جێی قیلە و قالەیە، ئەوەی کە نیشانەی پرسیار و نیشانەی سەرسوڕمان لە دوای خۆی بەجێ دەهێڵێت ئەوەی کە ئاخۆ تا چەند مافی کرێکار لە وڵاتێکی وەکو عێراق فراهەم کراوە و تا چەند لە 2003 و بە تایبەتی لە 2005 بەدواوە و دەنگدان لەسەر دەستوری عێراق چینی کرێکار لە ڕووی یاساییەوە مافەکانی فراهەم کراوە. وە کرێکارێک وەک دەوترێ ئێستا گەر بڕۆ لە بازار زۆربەی کرێکارەکان بدوێنە ئەڵێ ئەمڕۆ لەبری ئەوەی کە جەژنێکی هاوبەشی خوازی بێت بۆ ئێمە، جەژنێکی وەکو لە پێناسەی سندیکایی بۆ کرێکاران کراوە، جەژنێکی سیکۆداریستی بێ بۆ ئێمە، جەنگێک یاخود جەژنێکی نقابی و سندیکایی بێ بۆ ئێمە، بەڵکو ئێمە لە کارین و خەڵکی دیکەش لە ماڵەوە خەریکی پشودانن. کرێکار لەم وڵاتە بێگومان وەک دەوترێ جاری وا هەیە لە نێوان هاوکێشەیەک یاخود بەرداشێکدا هەم ئاگایی خۆی و هەم هۆشیاری خۆی و هەم کەمتەرخەمی خۆی لە هەمبەر داواکردنی مافەکانی خۆی هۆکارێکە بۆی کە فەرامۆش بکرێ و لە ڕوویەکەوە ئەوانەی کە ئیدعا یاخود بانگەشە بۆ جەژنی کرێکار و مافی کرێکار دەکەن خودی خۆیان چینە بورژوازە یاخود چینە سەرمایەدارە یاخود چینە دەوڵەمەندەکە یاخود چینە بازرگان یاخود چینە ئەرستۆقراتەکەی ئیتر تۆ ناوی هەر شتێکی لێنێ بنێ ئەوان بانگەشە بۆ جەژنی کرێکار دەکەن لە کاتێکە کەسێک کە خۆی لە نێو کۆشک و تەلار و ڕەفاهیەتدا بێت ئاخۆ چی لە دۆخی کرێکارێکی هەژاری دانیشتووی گەڕێکێکی میلی تێگات. ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لە سەدەی 19ەم ڕوویدا ئەو شۆڕشە فکریە یاخود ئەو شۆڕشە سەقافی دژ بە چینی قۆڕەخکاری کۆمەڵگا یاخود دژ بە سەرمایەدارەکان ئەنجام درا بە تایبەت لە ئەمریکا و هاوکات لە کەنەدا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا بۆ داواکردنی مافەکانیان و یەکی ئایار دەستنیشان کرا بۆ جەژنی کرێکاران و یەکەم وێستگا بۆ داواکردنی مافەکانی کرێکاران دیارە بیرمان نەچێت لە مانفێست یاخود لە ڕاگەیاندنی بەیانی حزبی کۆمۆنیستی بە سەرکردایەتی مارکس و ئەنگلز کاتێک کە لە دروشمەکەیان یاخود لە دروشمی سەرەکی حزبی کۆمۆنیستی کە باس لە ئەوە دەکات ئەی کرێکارانی جیهان یەک بگرن یاخود ئەی برۆلیتاریەکانی جیهان یەک بگرن. بەڵام لە واقعدا تا چەند جێبەجێ کراوە لە کۆمەلگا جیاوازەکان یاخود کۆمەلگا فەڕەنسی، کۆمەلگای ئەڵمانی و کۆمەلگای ڕووسیش کاتێک ئەوان دەڵێن ئێمە تا ڕادێکی باش مافی کرێکارمان فراهەم کردووە، بەڵام ئەی لە عێراقی دوای 2003 تا چەند مافەکان فراهەم کراوە. ئاخۆ کرێکار لە نێوان دروشم و لە نێوان واقعدا لەکوێ هاوکێشەکەدایە و تا چەند مافەکانیان فراهەم کراوە. وڵاتێکی وەکو ئیمارات تاوەکو هەفتەکانی سەدەی ڕابردوو کە خۆیان ساران نشین بوونە، بەڵام لە ئێستادا لەبری ئەوەی کە خودی خۆیان کرێکار بن بەڵکو خەڵکی بیانی دێ لە وڵاتە خەریکی کارکردنە، بەڵام لە عێراقی دوای 2003 و بەم سەرخان و ژێرخان و داهات و یەدەگە زۆرەی نەوتەوە ئێستاش لە ناوچەکانی خواروی عێراق ئاستی هەژاری هاوڵاتی عێراقی لە ڕێژەیەکی بەرزدایە. ئاخۆ خەلەل لە چێیە و لایەنی پەیوەندیدار و کۆمەڵێک ڕێکخراوی جۆراوجۆر و کۆمەڵێک سندیکامان هەن بە ناوی کرێکاریەوە خۆت کرێکارانەوە ئەوان چیان کردو بووی کە ببنە پردێک ببنە واستەیەک ببنە حەلەقەیەکی وەسڵ لە نێوان حکوومەت و کرێکاردا. بۆیە وەک دەوترێ پێویستەکەوە کرێکار لە نێوان ئامرازەکانی بەرهەمهێنان یاخود وەسائل الئینتاژ هاوبەش بێ و مافەکانی یەکسان بێت و مافەکانی دابین بکرێ. ئەمڕۆ لەگەڵ هەرێکە لە بەڕێزان شۆڕش عومەر کە بەڕێزیان ئەندامی نووسینگەی یەکێتی سندیکاکانی کرێکاران لە کەرکوو گفتوگۆی زیاتر دەکەین و هەروەها بەڕێز خاتو ئاهەنگەنوەر لە ڕووی یاسایی و کە بەڕێزیان پارێزەرن. هەردوولاتان بەخێر بێن، سپاس بۆ ئامادەبوونتان و بەخێراتن. کاک شۆڕش بە سەرەتا بێمە لای تۆ بەگشتی با بزانم ینی بەر لە بەرنامەکەمە شەنوکەوێکی دۆخی کرێکارانمان کردووە باست لەوە کردکەوە ڕەنگە هەندێک خەڵک نەزانێکەوە کرێکار چێ و بەچێ ئەوترێ کرێکار کەواتە ئەو پێناسەی لای ئێوە ئەوەی کە لە یاساکان داهاتوون پاشان دێمە لای خاتووە هەنگشت بێگومان کرێکار چییە بەچێ ئەوترێ کرێکار و ئاخۆ بۆ نمونە مەرجە کەسێک کە تەنها بۆ نمونە وەستایەکی دیوار بێ یاخود لە بەخچیەک بێ یاخود ئەغاتمەچێک بە زمانی کەرکووچیانە
ئەمانە تەنها کرێکارن یاخود کەسێک کە لە دوکانێکا کار دەکات ئەمە کرێکارە یاخود بگرە جاری وهەیە فەرمانبەرێکیش کە بۆن لە دامەزراوەیەکی حکوومەتدا کار دەکات ئەمە پێدەوترێت کرێکار بۆ لەبەری ئەخذ و عەطا لەبەری ئەوەی کە کۆمەڵی خزمەت پێشکەش بکە ئەو پارەی خۆی و پاداشتی خۆی وەردەگرێت. فەرموو. دەست خۆش بێ دەستان خۆش بۆم دەرفەتە بۆ ئێمە بتوانین دەنگی کرێکار بگەین سوۆشال میدیا. دەست خۆش بێت ئێمە تەبانەکە باسی چینی کرێکار بکەین کرێکار بشکری عام ئەو کەسانە گرێتەوەکەوە لە قطاعی خاص ئیشەکەن کارەکەن لە قطاعی خاص کەوتم قطاعی خاص احتیمالە جاروایە سەرکی مستەشفاکان گرێتەوە مستەشفا ئەهلیەکان مەدرسە ئەهلیەکان جامعی ئەهلی ئەم شتانە هەموو یەکدێتەوە ئێمە زۆر سەیرە بەعزار دێنە لەمان باس ئەڵێ من مەدرسەیەکی هەلی دێتە لای ئێمە ناو خۆی تۆمار بکە یان بڵین هەر مؤسسەکەی تۆمار بکەیان لە زەمانی اجتماعی تۆماری کە پێڵین کرێکاری ئەڵێ نە من کرێکار نیم یعنی ئەو فەهمێکی زۆر غەڵەتە ئێمە ئەوەی کە لە قطاعی خاص كارك بيوتري كيركار أو شيء قطاعي عام بيوتري موظف عمومي يعني أو فرق هي إما أبي يعني هم كسي بزانية قطاعي حكومي جاية وقطاعي خاص جاية قطاعي حكومي حقي خويه وقانون خدمة مدنية قلته وقطاعي خاص قانوني عملي نافذ قلته سيحاول صار 2015 نيوكراوته. بالله زور باشا خان يعني كاتك باس لعراق كريت يعني زور يعني لا أنا كان سياسي كان کارکتەرەکانی نێو دامەزراوە جیاوازەکان زۆر باس لە یاساکەن و زۆر باس لە پابەندبوونەکەن بە یاسا و بە دەستور و بە کۆی ئەو دەقە یاسانی کە لە نێو بڕگە یاساییەکان تۆمار کراون یاخۆ بوون دەنگی لەسەر درراوە کەواتە ئەوەی کە ئەمڕۆ مەبەستمانە زیاتر مافی کرێکارە لە ڕووی یاساییەوە و زۆر جاوترێ یاخود ئەو نیشانی پرسیارە هەیە لەسەر عێراق و کارکتەرەکانی نێو دەوڵەت مەداری لە عێراقداڵن کە جێبەجێکردنی یاساکان تەنها حبر على ورقة و زۆربەی ئەوانش کە بانگەشە بۆ جەژنی کرێکار و مافی کرێکار دەکەن خۆیان لە کۆشتێکی عاجی ڕەونەقدارە ئەژین و بیاگان لە دۆخی کرێکار کەواتە لە ڕووی یاساییەوە بەچێ وترێ کرێکار و ئەو مافانەی کە یاسا بۆ کرێکار فراهەمی کردووە چین پاشان دێنێ سەرەوەی کە ئاخۆ یاساکان جێبەجێ کراون یاخودنا فەرموو. سەرەتا دەستخۆشتان لێکەم بۆ ئەم بەرنامەیە هەنگاوێکی باشە لەم ڕۆژەدا یاسای دیارە لە عێراقدا لە ساڵی هەفتاوە یاسا هەبوو دواتر لە ساڵی 1970 ئەو یاسایە تعدیل کرا و دواتر لە ساڵی 2015 پەرلەمانی عێراق یاسای 37 کە پێی دەوترێ قانون عمل یاسای کاری پێ ئەکات ئەم یاسایە کۆمەڵێک مافی تەواوی بۆ کرێکارانی تێدایە و دیارە ئەمە لەگەڵ سندیکای کرێکارانە و هەروەها فەرمانگەی دەستەبەری کۆمەڵایەتی و وەزارەتی کار و هەروە دادگایەکمان هەیە کە ناوی دادگای کارە ئەمانە ڕەبتیان بەیەکەوەیە و لە ڕووی یاساییشەوە بۆ کەسانە ئەوترێ کرێکار لە کەرتی تایبەتدان و ئەمە فەرمانبەری حکومی ناگرێتەوە یاخود ئەو کەسانی کە لە هێزەکانی ناوخۆ وەزارەتی بەرگری ناگرێتەوە بۆ نمونێمە خەڵکمان هەیە هەم فەرمانبەرەوە هەم کرێکاریش دەکات یاخود هەم لە هێزەکانی ناوخۆ بەرگریە ئەمانە ناگرێتەوە و لە دوایی بڕیاری دادگای تەمیزە دەرچووە ئەو مامۆستا زۆن کۆیانەی کە بە عەقد کارەکەن ئەوە استثناء کراوە ئەوانە بە کرێکار ناگرێتەوە ئەجنا هەموو ئەو کەسانەی کەوە بە پێی قانونی مەدەنی عەقد دەکەن بۆ ئەنجامدانی کار ئەوە پێی دەوترێ کرێکار وە پێویستە عەقد هەبێت بەبێ عەقد هیچ مافێکی پارێزراو نابێت ئەو عەقدە بە پێی قانونی مەدەنی ماف و امتیازاتی تایە مافی خاوەنکار و کرێکارشی تایە لە کاتی هەر خەلەلێکە یان هەر کێشەیەکدا لە هەر لایەنێکیان دروست بێ دادگا کار بەو عەقدە ئەکا لە حاڵەتێکدا ئەگەر عەقدەکە بە نووسراو نەبوو ئەو کاتە دادگا ئەتوانێت داوای بەڵگەی دیکە بکا وەکو شاهد بۆ ئیزبات بوون کە ئەو کرێکارە لای ئەو خاوەنکارە کار ئەکات. بەڵێ باس لە عەقد و باس لە دادگا کات ینی وەتا بەگشتی کەڵێن دادگا ئەنی هەڕەمی یاسا و یاسادانان و هاوکات جێبەجێکردنی یاسا ئەو بەڕێستان کە وێنەری کرێکارانن کرێکار بوون منە ئەو ئاگاییە کۆمەڵایەتیە ئەو ئاگایە یاساییە ئەو ڕۆشنفکری یاسایی هەیە کە بۆ نەڕووکاتە دادگا و کاتێکە باس لە عەقد دەکرێت یاخود عەقدێک لە بینی خۆی و خاوەنکارە عەقدێک لە بین خۆی و کۆمپانیاکەیە عەقدێک لە بین خۆی و لایەنی مەسەلەن پەیوەندیدارە کرێکار لە وڵاتە بە تایبەت لە کەرکووک ئەو ئاگایی هەیە کە بزانێت کە بۆ منە بۆی کە
مافەکانی دەسەبەرکە فەراهەمی بکە ڕووکاتە شوێنە یاساییەکان بۆی کە بەڕاستی حەسانەیەکێ بێ پارێزبەندیەکێ بێت کە دیفاعکارێکی هەبێت لە ڕووی یاساییە پرۆپۆزڵێک وەرەقەیەکی لا بێت کە سبەی دوای لایەنی حکومی بتوانێت کە پاڵپشتی کا بڵێ کە تۆ مافەکەت خوراوە و من پاڵپشتم و بە یاسا توانم مافەکانت دەسەبەرکەم. بەڵێ من سەرەتا باسی پرۆژەکانی شاری کەرکووک بکەم ئەو مەشاریعانی وا لە کەرکووک هەیە ئێمە نێزگەی 3500 مەشروعمان هەیە ئەوانی کەوا نووسراون لە زەمانی اجتیماعی لە داری عەمەل و صحە و سەلام المهنیە بەس ئەو مەشروعانی کەوا نەنووسراوە کەوا وزاری عەمەل نەیتوانێت تەختی هەمووی بکە زۆرە یعنی بۆچوونی من تقریبا لە کەرکووک 5000 بۆ 6000 پرۆژەمانەیە پرۆژەی گەورە و بچووک و هەتا هەشیشیە پرۆژەی هەشی پێڵێن ینی کابرا دوکانێکی سکافی هەیە کرێکارکی دانەوە ئەویشە بە قطعی خاص حسابە بێ ئەویشە مەشمولە بە قانونی تەقاعد وەضەمان الاجتیماعی طبعا ئەو باسی محکمەی عەمەلت کرد ئێمە لە یاسای کارە فەصلێکمانی پێوترێ محکمەت العەمەل ئەو محکمەت عەمەلە ئیشی ئەو محکمەیە چییە؟ بۆ چی بکەمەوە محکمەیە چۆرە ئەو محکمە قازیەکی دەستنیشان کراوە لە محکمەی ئیستئناف نوێنەرێکی سەندیکای کرێکارانی تەیە نوێنەرێکی ئەصحاب المهنی پێوترێ نازانم بزەبەت بە کوردیەکە چی پێڵێم ئێمە ئێستا لەم کاتەیە ئەو عضوی ئێمەیان دەرکرد محکمە دەری کرد ئێمە ئەو کرێکارە وەختی خۆی ئێمە هاتە لای ئێمە خاوەن پیشەکان بڵێ خاوەن پیشەکان ئەوان هینیان بڵین اتحاد صناعات نوێنەر ئەوانە ئێمە نوێنەری کرێکار بمان لە محکمەی عەمەل ئێمە ئێستا ئێمەیان ئیعفا کرد لەو محکمەی ئێمەیان دەرکرد باشە خۆی کرێکار نێزانی محکمەی عەمەل هەیە نییە ئێمە تەمثیلی ئەوانمانە کرد ئەوەی بەهاتایە شەکوەیەکی بنووسایە دەستیمانە کرد عریزەیەکمان بۆ نووسی ئەمان بردە محکمەی عەمەل ئێستا ئێمەیان لەوە عاف کرد دەرمانیان کرد بەسەوە مخالفەیەکی قانونیە چونکە من قانونی عەمەل مەیە ئێمە نوێنەرێکی ڕسمی لێوێ چیان کرد لە هەموو محافەزەکان نوێنەرەکەی ئێمەیان دەرکرد بەس ئەگەر بێنە دەرباری هۆکارەکانی چی بوون هۆکارەکانی ئەوان ئەڵێن ئەمە تەداخل سوڵتاتی پێوتری ئێوە ئەسڵەن نوێنەری کرێکارن ئێوە عضو محکمەی عەمەل نیتان ئەسڵەن محکمەی عەمەل ئەبێ قازیە بێ مشاور قانونی پێڵێن شتێوە ئەبێ هەبێ لەوێ بەس ئایا ئەم کرێکارە ئەگەر بێت و ئێمە نەچین لەگەڵیا محامی ئەمە نەچێ تەمثیلی نەکە ئەبێ بچێ محامیە بۆ خۆی بگری داینەبێ ئەوەی دیفاع لە کرێکار بکە مەرجە بۆ نمونە ئەندامی محکمەی عەمەل یاخود دادگای کار بێت کە بەڕێزیان باسی لێو دەکەن کرێکار خۆی ئەتوانێت یاخود سندیکا ممثلێکی قانونیان هەبێت ئەتوانێت ممثل قانونەکان هەبێ و لێ خۆش ئەتوانێت خۆی پارێزەرێک بگرێت لە محکمەی عەمەل داوای بۆ بەرزکاتەوە وە لە هەمان کاتیشدا لە ڕووی ڕسوماتی داواکەوە ئیعفا ئەکرێ کرێکار کە داواکە بەرزەکاتەوە بەڵام ئێستا ئەو کۆمەڵک بڕەر تەمیز دەرچووە لە بەرژەوەندی توێژی کرێکارانایە زۆر باشە بێن بەڵام جەنابیان ئەگەر ئەوان ئەفاکر ئەنتوانی لایانی معنی ئاگدار بکەنەوە لە ڕووقانیونیوە کاری لەسەر بکەن لەسەر ئەوەی نوێنەری ئەوان لەوێ دەرکراوە ئەگەر وەکو نوێنەری سندیکای کرێکارانیش نەماوە ئەتوانن یاسایەکی خۆیان هەبێ لەوێدا ئاماد دەبێت بەڵێ کاتە کاک شۆڕژەگەریەوە دەرکراوە لێ کاتە چۆن توان دیفاع لە کرێکار بکەن بۆ نمونە دەستی خۆش زیاترشی کردەوە ئێمە نوێنەرەکەی ئێمە لێ بوو مەتلی قانونی بوو ینی خەریجی قانون بوو مەسەڵەن بڵێن يعني بڵێن نیقابیەکی بەسیط نەبوو لێ بوو ئەویش مختص بە قانون عەمەل ئێمە سەر لەم کاتەیە چیەکەین لەم کاتەیە مەجبورین هانامان بردە بۆ مفتشینی عەمەل چونکە ئەوان دەتوانن ببنە نوێنەری ئەو کرێکارە ئەوان دیفاع لەو کرێکارە بکەن لە بەردەم محکمەی عەمەل بەڵێ لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد یعنی بێگومان لە ماوەکانی ڕابردوو تاوەکوبەر لە ئەو ڕووداوانی کەوا ڕوویاندا سندیکای کرێکاران هەبوو کە سەر بە حکومەتی هەرێم بوو ئێستا تەسەوڕەکە مازەم نەماوە کە تا ماوەکانی ڕابردوو ئاگادار بووم کە کار و چالاکیان وەستا و بەڵام لە ئێستای نازانم لەم کاتە بزەبت زۆربەی کات لە هەموو کێشە و گرفتەکان و ئەو چینانی کەوا یاخود ئەو توێژانی کەوا لە کەرکووک ئەبێتە گرفت ئەبێتە کێشە بۆیان و دۆخیان بەرەو خراپترە بات ینی لە نێوان هاوکێشەیەکدا قەتیس ماون دۆگما ماون ماونەتەوە لە شوێنی خۆیان عەرە بڵێ ڕاوە حاکن ئەویش لە نێوان حکومەتی هەرێم و بەغدادە کەواتە لە ڕووی یاسای بێگومان لە پەرلەمانی کوردستانیش کۆمەڵێک یاسا هەیە تایبەتمەندە بە کرێکار و هاوکات کۆمەڵێک ڕێکخرا و سندیکای زۆر هەن کە تایبەتمەندن بە کرێکار و بێگومان لە بەغداش کەواتە کەرکووچەکان و خەڵکی ناوچە دابڕێنداوەکان لە نێوان ئەم هاوکێشەیە و بە تایبەت کرێکاران کەمە بەسمە کرێکارانی ئەم ناوچەیە ڕووبکەنە کاملە ینی سبەی دوێ بوون مەڵێم ڕووبکەمە
سندیکایەک لە هەرێمی کوردستان لەوێ ناوی خۆم تۆمار بکەم ڕەنگە سبەی دوای دووچاری کۆمەڵی کێشە و گرفتمە ڕوونەکەمە بەغداد یاخە ڕووکەم بەغداد ڕەنگە سبەی دوای کاتێککە ڕوون نەکردە هەرێمی کوردستان بە هەمان شێوە دووچاری کۆمەڵی کێشە و گرفتی یاسایی بم و ڕەنگە لایانی دیفاعکاریش لاواز بێت بەڕاستی ئەو کاریزمایی نەبێت کە دیفاعم لێ بکە کرێکار لە نێوان ئەم بەرداشەیە معادلەیە چی بکە لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە من پێشنیارەکەم ڕووبکەنە سندیکای پارێزەرانی عێراق ئەگەر تەنسیقەکە بە نێوان سندیکای کوردستان و عێراقا هەژمار بکرێ ئین کوردستانیش ئاعترافی پێ بکرێت لە دادگاکانی عێراقا ئەو باشە بێ ئەگەر ڕووبکەنە سندیکای پارێزەران عفو سندیکای کرێکارانی عێراق لەبەر ئەوەی ئەو خەڵکی کەرکووکەوە تا ئێستاش کەرکووک سەر بە عێراقەوە ئەگەر کێشەی یاسایی هەبێت لە دادگاکانی عێراق لە دادگای کاری عێراق سکاڵا بەرزەکاتەوە بۆیە لەوێ مافەکانی پارێزراوە بێت بەڵێ لە سەرەتای بەرنامەکەەوە باسم لە وتێکی ینی مارکس کرد کە لە نێو مانفێست یاخود ڕاگەیاندنی حزبی کۆمەنیستیە کاتێککە ڕاگەیاندرا کاتێکە و دەڵێ مەسەن بوون ئەی بڕۆلیتارەکانی جیهانیە گرن بەڵام بەگشتەوەی کە باوە یا عمال العالم التحید و یاخود ئەی کرێکارانی جیهان یەکگرن کەواتە بۆ شارێکی وەکو کەرکووک کرێکارانی ئێرە ئەتوانن یەکگرن بۆی کە داوای مافەکانی خۆیان بکەن ئێکاکە خۆ لە ئەوروپای دوای شۆڕشی سەناعی لەوێ ینی خۆ کرێکار بتوانی کە دۆخەکان بگۆڕێ ئێستاش کاتێکە باز لە مافی کرێکار و یەکی ئایار دەکرێت باس لە خەباتی کرێکاران دەکرێت بەڕاستی کەواتە کرێکارانی کەرکووک ینی تا چەند گرنگەوان یەک بگرن و بە یەک دەست بتوانن کە لۆبیەک دروستکەن بێگومانەوەش بەسەر پەرشتی لایەنێک کە وەکو ئێوە بوون نێوەکو کاری سندیکایەکەن کاتێکە باس لە پاڵپشتیکردنی چینی کرێکارەکەن لەم شارە تا چەند گرنگە ئێوەش پاڵپشتیان من بۆی کە یەک بگرن کۆدەنگ بن هاوڕا بن یەکڕا بن و یەک پاکێژ بن بۆی کە لەلایەنی پەیوەندیدار کە حکوومەتە داوای مافەکانیان بکەن قوربان ئێمە لە شاری کەرکووک حەوت سندیگامانەیە حەوت بۆ 6 سندیگامانەیە هەمووشی سەر بە بەغدایە ئێمە کێشەهەیە لە بینمانە ئەم کێشەوای لێمان کردووە ئەسڵەن کرێکارمان لە بیرەوە چووە کرێکاری شوای لێ هاتووە کێشە ناوخۆیەکانی نێوان سندیکاکان ئەم پەرش و بڵاوی کە هەیە ئەم زۆربۆری کە هەیە وای کردووەکەوە ژیانی کرێکار و دۆخی کرێکاری بەڕاستی فرامۆش بەڵێ ئێمە مەجبوری بین خۆمان بووینە با ڕاستیەکان بڵێن زۆر بە ڕاشکاوانە باسیەکەم ئێمە باسی مشکلەی بین خۆمان ئێستا مشکلەمانەیە ئێمە 5-6 بۆ 7 سندیگامانێ لەم شارەیە ئێمە یەکدەنگ نیمان ئەگەر یەکدەنگ بین ئەتوانین خەڵک بینە سەر جادەکە ئێمە ئێمڕۆ ڕۆشتینەتە گۆڕەپانی ئەحمەداغا بەس خۆمان لێ وەستاوین لەگەڵ حزبە چاکەکانەوە وەستا بوون یعنی من بەڕاشکاوانە لێم ینی ئەڵێم نەبوو کرێکارم نبینی 5-6 کرێکار لەوانی وەستا بێتن چاوەڕی کاریان بۆ ئەوان بۆ ئەوە نەها ئەوانیش تەنیشت ئێمە وەستا بوون بۆ ئەوە نەبوو بڵێن ئێمە ئەمانە هاتوونە نوێنەری ئێمە یان ئێمە کارێکیان بۆ بکەین ینی کرێکارێک بۆ نمونە ئەمڕۆ کاری هەیە کارێکی ها دەوترێ مەمرۆ بژیە ئەمڕۆ کارێکیە بە 15,000 دیناری عراقی کارەکە بەڵام ڕەنگە سپی و دوای سێسپی کاری دەست نەکەوێت کرێکارێکی بۆ نمونە بیناسازیە کە باران ببارە یاخود وەرزی سەرماوسۆڵ دی ڕەنگە لە هەرێکمان وەرزی سەرماوسۆڵە خۆش بێ بەڵام ئەو بڵێ وڵای من لە سەرماوسۆڵ و بارانە کارم دەست ناکەوێت ئەویش ناحەقی نییە کە بۆ نمونە نەیە بە دەنجی ئەوە لە کاتێکە خۆت باسن لێوە کرێمە کۆمەڵی کێشەمان زۆرەوە حەوت سندیکاین ئەمە بەسەر بە بەغدا جگە لەوانی هەرێمیش بەڵێ بزەبەت ئەزان چۆنە قوربان ئێمە ئەم مەسەلە خینە سەر ئەستۆی وزارەی عەمەل کەوتی تعددیە نیقابیە خۆ باس تعددی کرد باس ئەوەی نەکرد بڕۆن ئێوە لە بین خۆتانە قانونەکە ناڵێ بڕۆ لە بین خۆتانە تێک چون و لە بین خۆتانە منافەسە بکەن و هەرکی ئایت حزبێ بێ وامە لێ هاتووە یعنی بەڕاستی نازانم باسی لە ڕوومانەیە بەعزار باسی بڵێن ئێمە لە سندیکا داوام بکەین یعنی سەمیم ئەمڕۆ لەو گۆڕەپانە هەر یعنی من یەلی کوردستان کەلیخای لەگەڵمان کرد چی کەلیمێکتانێ بۆ ڕۆژی جیهانی کرێکار هەنم شەرممان کرد باسیکەین ڕاستی نازانم باسی بکەین بەڕاستی سەری دەرو پشتەکەم کرد سێرم کرد یەک کرێکارێکمان لەگەڵ نییە خان کۆمنت هەیە کۆمنتێکم لەسەر قسە کاک شۆڕشەیە پێویستە یعنی پێویستێکی لە ڕادە بەدەرە ئێوە وەکو سندیکا ڕۆڵی خۆتان بگێڕن هەر هیچ نەبێ هۆشیاری یاسایی لە نێو کرێکارانە بڵاو بکەنەوە لەسەر ماف و ئەرکەکانیان باوەڕەکەی من لە سەتایەکیش ئەتوان بڵێم ئەوە ئەبینم لە سەتایەک باوەڕ بکەن تا ئێستا کرێکاری ئێمە نازانێ ئەرکی چییە مافی چییە یعنی زۆر جار مافی ئەخورێ لەبەرەوەی هیچ بەڵگەیەک نییە لە بین خۆی و خاوەن کاردا یان تا ئێستا کرێکار نزیکەی 6 بۆ 7 ملیۆن لە ئاستی عێراقا کرێکارێ ئەڵە 700,000 ناوی تۆمار کردووە لە سندیکاکان و بۆ دەستەبەری کۆم
کۆمەڵایەتی پێویستە تیان بگەێنرێت ئێوە لە دەستەبەری کۆمەڵاتینیان تۆمار بکرێ بۆی ئایندەیان نەبێ بۆی کاتی تووشی نەخۆشیەک ئەبن بزانێت چی کاتێکەدا مافی خانە نشین بوونیان هەیە چی کاتێکدا مەسئلەن ئەوان تەمیناتیان هەیە ئەگەر نەتوانن کار بکەن بۆیە ئەم ئەرک و واجبە یاسایانە پێویستە ڕۆڵی سندیکایە لە نێوان لەسەر چینی کرێکاران وشیاریان بکاتەوە. بەڵێ لە عێراق بێگومان لە ڕووی کارگیری ئیداریە و کەرکووکش کەس سەر عێراق بۆ نمونە کاتێک کە ڕێکخراوێک یاخود بۆ نمونە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک کەس لایەن هەنوێکەوە ڕێکخراوێک دروستکەن ئیتر ئەو ڕێکخراوە لە بواری ژنگە بێت لە بواری ئابووری بێت لە بواری مافەکانی کرێکاران بێت لە بواری ڕۆشنبیری و تەوعیە و یاسا بێت ینی پرۆپۆزلێکە نووسنەوە بۆ نمونە پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکان نووسنەوە وایگەێنم بە شوێنی مەبەست بۆی ڕێکخراوێک دروستکەن بە هەمان شێوە مەبەستم ڕێکخرا و سندیکا کرێکارەکانیشە لە وڵاتە بێگومان خۆت باشە زانی کاتێک ئیش و کاری ڕێکخراوە یەکی ڕەنگە تۆ بوون لە بڕی کۆڕێک سیمینارێک چالاکیەک مەبلغێک پارە لە حکوومەت یاخولایانی فەرمیۆرگری کاتێک کە ڕێکخراوێک دروست دەکرێت یاخود سندیکایەک بۆی کە دیفاع لە کرێکار بکە و مافەکانی کرێکار فراهەم بکات بەڵام لە نێوان دروشم و لە نێوان واقعدا کرێکار لە کوێی معادلەکەیە لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاسایی و کاتێک کە خەڵک ڕۆکاتە مەسەلەن بەغدا و جیهاتی معنی بۆی کە ڕێکخراوێک یاخود سندیکایەک دروستکە بێگومان پەلەی زۆر لێکە بەڵام ئەی لە واقعدا چی لە ژیانی کرێکار گۆڕاوە کەواتە ئەو ڕێکخراوانی کەوا دروست ئەبن یاخود دروست بوونە و ئەو سندیکایانی کەوا دروست ئەبن یاخود دروست بوونە چکە حرەکەی سندیکایی ینی حرەکەیەکی زۆر گرنگە کاک شۆڕش بەتایبەت ینی لە پێش جەنگی جیهانی یەکەم و لە دوای جەنگی جیهانی دووەمشدا کاتێککە بوون لە ئیتالیا ینی حرەکەی سندیکایی بوو کەوای کرد کە بۆ نمونە مۆسۆلۆنی بەرە و بەڕاستی ینی دادگای و سزای گەل بگەیەندرێ ئەو ڕێکخراوانی کەوا لە پرۆپۆزلەکان و لە پەیڕەوی ناوخۆیان خاڵی جوان هەیە سەبارەت بە پێکار و کاتێک کە ڕێکخراوێکی نوێ دروستەکەن ئەی لە واقعدا لە نێوان دروشم و لە نێوان پرۆپۆزل و لە نێوان دەقە نووسراوەکاندا کرێکار لەکوێ هاوکێشەکەدایە چی لە واقعی ژیانی کرێکار گۆڕیوە ئەم ڕێکخراوانە من تەوقعەکەم هیچ شتێکی بەو ئاستە نەگۆڕدراوە نزبەیەکی زۆر کەمە ئەگەر گۆڕدرا بێتیش بەو پێی کە ئێمە ئەبینین کرێکار نەهامەتی زۆرە و لە ڕووی یاسای دادگاییش و کەیسەکان کە ڕوو لە محکەمە دەکەن یان ڕوو لە دادگای کار دەکەن زۆر دەگمەن و نادرن کەمن ئەمەش من وایە بینم وەکو ئاماژەم پێی کرد ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری کرێکاری کۆمەڵگەی ئێمە ناهۆشیاری یاسایی ئەم تاوانەشە خەمە ئەستۆی سندیکا و ڕێکخراوەکان چونکە کرێکار تاچێکە ئاستی هۆشیاری یاسایی نیە پێویستە واجبە و ئەرکە لەسەر سندیکا هۆشیاریان بکاتەوە و لە هەمان کاتیشدا لە ڕوو قانونیەوە هەموو کاتێک نوێنەر یاسایی خۆی هاوشانیان لە دادگادا ئامادە بکە و نەک هەر ئەوەش پێویستە بەردەوام پرۆژەی پێشکەش بە سەرۆکاتی وەزیران و وەزارەتی کار بکە پرۆژیان هەبێ بۆ ئەوی زەوی و شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین بکرێ بۆ ئەوەی لە خوێندن و لە تەندروستی بەشێکیان پشکێکیان هەبێت لەو بەشەدا بۆ خۆیان و خێزانەکانیان بەجددی من ئەبینم هیچ هەنگاوێک نەبین یعنی هیچ هەنگاوێکی ئاکتیڤ نابینم لەم پرسەدا ئەوەی پێویستە ئەو هەنگاوانە بنرێت و کرێکارش کە مافی ئەخوردرێت یعنی تاوانی خۆی نییە نازانێ مافی چییە ئەڕۆ کارەکەی خۆیەکە هیچ گرێبەستێک یاخود هیچ بەڵگەیکی ڕسمی پێ نیە لەگەڵ خاوەنکارەکە خاوەنکاریش ڕێزم بۆ بەشێک لە خاوەنکارەکانیش زۆر بەیان دۆخەکە استقلال ئەەکەن و تا بە هەموو شێوەیەک استقلالیانەکەن و چی وەکو ئەو موچەی ئەیان دەنێ چی وەکو پشوو ڕۆژانی ئەو ڕۆژانەی هەیەە لە مۆڵەتیان ئەبەن لە پشۆکانیان ئەبن کە پێویستە لە هەشت ڕۆژی کارە ڕۆژێکیان پشوو بێت و لە هەمان کاتیشدا موچەکەیان بۆ سەرفکرێ بەڵام من ئەمە ئەم استقلالێ زۆر لە ئاستێکی بەرزابینم کاک شۆڕش کۆمنتێک هاتووە لە سۆشیال میدیا و لە پێیجی کەناڵی کەرکووک کە بەڕاستی سەرنجی ڕاکێشام بەڕێزێک بە ناوی مەریوان نووسوێتی لای فەقیری ئەمە دیارە کۆمنتی خۆیەتی لای فەقیری ڕەشوڕوت شتێک نییە بە ناوی جەژنی کرێکار کرێکار یەک ڕۆژ ئیش نەکات فلسی لە گیرفان نییە ڕۆژێک دێت لە کوردستان جەژنی کرێکار دەدرێتە کەتی تایبەت و دەبێ هەر کرێکارێک ڕۆژانە چەندی ئیش کرد بێت یاخود چەندی ئیش بکات بەشێکی بدا بە کەتی تایبەت ئەگەرنا هەر ئیشی دەست ناکەوێت قسەی تۆ چیە لەم بارەیەوە من با جوابی ئەو هاتوونە دەربارەی وشیارکردنەوە ئێمە ئەم شارە گۆڕانکاری زۆرتی ڕوویدا
ئەم شارە ئێمە پێمان خۆش پێمان ناخۆش بێ بەڕێوەبەری زۆریان دەرکرد ئێمە لە دایری عمل و تدریب میهنی لە ساڵی 2017 هەتا 2019 هەفتا نەدوی تەوعیەمان کرد لەگەڵ ئەو کەسانی کەوا ڕۆژنە داخل دەورە بوون لێرە پێش ئەوەی دەرچێت تەخەڕوج بکە بچێتە ناو بازاری کارۆ بڵین وشیارمان کردوتە نیقابە چی ئیسفادێکی هەیە بۆچی ئینتیمامکەی بۆ نیقابە چی ئەگۆڕێ لە ژیان تا کە چوتە ناو بازارەوە قانونی عمل بۆچی کراوە وشیارمان کردو چۆن دیفاع لە خۆت بکەی من ئێستا من ئەڵێ من نوێنەری کرێکارم شرط نییە کرێکار خۆیتەنە خۆی دیفاع لە خۆی بکە ئەو قانونە پێی ئەڵێ شرط نییە من دەستی بگرمەوە عریزەیەکت بۆ بنووسم با خۆی بچێتە محکەمی عمل ئەو قسانە هەمووی ڕاستە و جێی خۆیەتی ئەمە دەربارەی ئەو شارکردنەوە بۆ حەیوجە چوومانە بۆ هەموو منتیقان چوومانە و سوڕامانەوە ئەو منتیقانەی کەوا منتیقە کوردیەکان و منتیقە عەرەبیەکانیش نە دووەمان کردووە ینی بە هەموو جۆریە ئەمە مەسئلەیەکی تر محکەمی عمل ئەو کەسیشی بچێتە محکەمی عمل باوەڕکەن ڕۆتینێکەی لەو محکەمی عملەوە لەو کرێکاراکان هەر خۆی ئەسڵ قەزیەکە جێبێ بڕۆخە ئەمە بەمە باس نەکرێ یاخود ڕێکارەکان ئەزانی چۆن قوربانگیان من وتم وەزعی سیاسی گۆڕا خۆت باست کرد مجموعەیەکی سەرمایەداری ئەم وڵاتە بەنە ڕێوە ئەگەر لە کوێ بێ هەتاکوم جنوب لە ئەقسا شیمال و هەتا ئەقسا جنوب ئێمە من لە عوضی لجنەی تەفتیش بوومە لجانی ئێمە دەرچوو بوو هەموو شوێنە گەڕاوە لە فترەیەک و بۆ فترەیە نەفس ئەو تعاملی لەگەڵ ئێماکرێ نەفس تعاملە نەگۆڕاوە هەر سەرمایەدارە و لە پێش ماوەستاوە سوماتە مەشروعێ 50 بۆ 60 کەسی تیا بووە تۆمارمان کردو گەڕاینەتەوە یعنی نازانم حتا هەر ئەوە ماوە وەزیری تەلەفۆنمان بۆ بکە کاکە ئەو مەشروع عید منە يعني سبب مثالێکتان بۆ بێنمەوە بچینە ئەو معاناتی کەوا کرێکار هەیە مۆلیداتی ئەهلی من باش بیانیش باسم کرد من چەند مۆلیدی ئەهلیمانی لەم شارە ئەم مۆلیدانە تقریبا ئەگە حسابیکەین 1700 مۆلیدی ئەهلیمانی لەم شارە لەم فترەیشا هەمووی پیوتری خەت ذهبی ئەم خەت ذهبیە بڵین ئاڵتونی ب 4 ساعات کارەکەن يعني معناوی پێویستی بە سێ کرێکارە ئەم سێ کرێکارەکە حسابی کوێنفی ئەو 1700 بکەین چەندێکە کاکە تقریبا 4000 شتێکە باش ئایا ئێمەی سندیکا دایری عمل دایری ضمان صح و سلامە بۆیان هەیە سەردانی ئەو پرۆژ ئەو مەشروعانە بکەن هەریفی مەشروعێکە هەگە یەک نەفەرشی تیا بێ مەشروعە کرێکارێکی تیا یەکێک دانیەکش بێ گۆشت و خوێن و ڕوحە ئێمە بۆ چوومانە سەرێکی نییە مێرد منداڵێکیان داناوە مێرد منداڵە لەسەر مۆلیدەیە اختصاصی خۆیشی نییە کارەباییش نییە وابی خوێندایە لە ڕاستیە ئەوای خوێندکاریش بووە ئێستا من لە گەڕەکەی خۆم ئەو مۆلیدێکەوە ئاچم سەرمان پارەکەی پێدەم سێکە مێرد منداڵێ بچووکە باش ئەمە چێ زمانی ڕوحی ئەم منداڵاکە ئەمە کێش بربەستە نایلی ئێمە بچینە مەشروعانە هەمان مەشروعەکانی تر ئەو مەشروعانی وەختی خۆی کە دەرەچوومان باسی وەختی خۆیەکەم ئێمە ڕاستی گلەی لەوانی خۆمانی شەکەین دەرەچوومان یەکسەر دەرەچوو ئەمەین فلان بەرپرسان مەشروع ئێستا گۆڕاوە ئەو وەجهڕۆی وەجهتر هات ئێمە هەتاکم ئەم سندیکە طبعا باسی سندیکەی کوردستان کرد سندیکەی کوردستان کە ڕۆشتن دوای 16 ئۆکتۆبر ڕۆشتن بەس جزئێکی ماوەس لەگەڵ ئێمە لە سندیکاکەی ئێمە ماون لێرە لە کەرکووک لەگەڵ ئێمە کارەکەن ئەسڵەن ئەگەر باسی کوردستان و کەرکووک ئەم شتانە بکەین یان باسی بەغدا بکەین سندیکا هەر سندیکایە ئێمە نوێنەری هەموو کرێکاریشین ئەگەر بێت و لە مۆسڵەوە بێ هەتا بەسڕێش ئەی سەبارەت بۆ کۆمنتە کاکشەوە بەڕاستی کە باسی لۆکرانی لای فەقیر و ڕەشڕوت ئەنی بەڕێز کاک مەریوان باس لەوەکە شتێک نیە بە ناوی جەژنەوە بەڕاستی و ئەم ڕۆژ بینیمان خۆتان ناو بازار بوون کە ئەمڕۆ ینی کاتێک کە باس لە جەژن نەکرێت ینی پشووە بەسەر بردین کاتێکی خۆشە بەڵام زۆربەی خەڵک و کرێکار لە ئیش بوونەگەر دڵنیا مەگەر سەیرێکی گۆڕۆپانی ئەحمەد ئاغات کرد بێ پڕ بۆ لە کرێکار و خۆخۆی بۆ لە دوی شەو لە سێ شەوە دانیشتووە لەوێ ڕاوەستاوە بە سەرما و گەرما چاوەڕێتی کە و خاوەنکارێک بێت بڵێ کاکەوەر لەگەڵما بۆم ئیش ئەنجا لەوێش ئەکەیتە مەزادەوە ئەنی من بە شانازی و بەش بە حاڵی خۆم ڕۆژێک ڕۆژان لەوێ کرێکار بوومە کە ئەلەوێ کاتێک کە خاوەنکارێک دێت و نڵە ئیشێکی وام هەیە ئەوە ئیشەکەیە بە 15000 کەسێکە لە کاکەم بە 10000 لەگەڵ تا دێم ئەلەوێشە یانی وەکو مەزاد یاخود مزایدەیەکی بەڕاستی لێکرێ و خەڵک تیا بێ بەشە بێ هین وایەتە ڕاو بۆ کار و دێتەوە هین واشەیە ڕوا 4-5 ساعت لێ بە سەرما و گەرما لێ بێ و کارەکەی دەست ناکرێت کەواتەمی کە کاک مەریوان ئاماژەی بۆ کرد یعنی شتێک نامێنێ بە ناوی کرێکارەوە هەموو درێ بە کاتی تایبەت بەڵێ قسەکەی زۆر ڕاستە من ئەوەی بزانم ئیمڕۆ ئەم ئاهەنگانە کراوە سەرمایه‌دار کردیتی و حیزبە چەپەکان کردیانە ئەو حیزبەکان کردیانە يعني ئەوە لە ڕئاسەی جمهوری احتیفال کراوە لە ڕئاسەی وزەرا کراوە لە سندیگای بەغدا کراوە هەچی وەزیرەکانی ئامادە بوونە
کرێکار پانتۆڵ و دیفاع لە چینی کرێکارەکرێت نەخێر هەرگیزنا ئێمە کاتێک بەرگریکاری چینی کرێکار خۆمان دائنین هاوشانیان بین وەکو ئاماژەم پێ کرد چی وەزارەتی عمل چی سەرۆکاتی وەزیران چی سندیکاکان چی دادگا هەرچەنە من کۆمنتێکمە لە قسە سەر قسەکەی کاک شۆڕش لەناو دادگادا ئەبینم ئەوەی لە دادگادا ڕووەدا ئەو کەسەی ڕێزم بۆ کاک شۆڕش لە دەروی دادگا ڕووە واقعەکەی نابینێ ڕوو من شخصی خۆمەکو یاسایە واقعی بینم بۆ دادگا ئیجرئاتەکە بە دەلیل بەڵام وەکو وتم کرێکاری ئێمە زۆربەی زۆرینەی هەر نازانێ سندیکا چییە و ناوی لێ تۆمار نەکردە هەر نازانێت زمانی اجتماعی یاخود دەستەبەری کۆمەڵایەتی چییە بۆیە دا کاتێک کەسێک دێتە بەردەم دادگا یاخود عقدی هەر نییە کاتێک کەسێک دێتە بەردەم دادگا تاوانی دادگا و دادوەریتیان نییە ئەگەر ئەم تۆمارکردانە نەبێ چونکە دادگا هەر بە یەکەم جەلسە مفاتەحە یاخود کتاب و هەموو ئەم لایەنانە ئەکە تاوەکو بەڵگەی تەواو لە بەردەستا بێت و بڕیار بدات یعنی لە ناخەوە دادوەرەکان ئەبینن تەمەنا ئەکەن بەڵگەکان کامل بێت و لە بەرژەوەندی کرێکار دەبێت بەڵام کاتێک کرێکارێک لە بەر ناهۆشیاری یاسایی هیچ شێک لەمانە ناوی تۆمار نەکراوە بێگومان ئەگەر ئەو خاوەنکارە زوڵمیشی کردبێ لە کۆتاییدا بەڵگەکان لە بەرژەوەندی ئەو دایەک لابێتەوە چونکە ئەم کرێکارە هیچ تۆمارکردنی یاخود هیچ دلیلێکی یاسایی لە بەردەستانیە بۆیە من ئەڵێم ئەم ئێستا واقع گۆڕاوە شۆڕژی پیشەسازی تێپەڕی ئەو دروشمە چەپانە تێپەڕی ئێمە ئێستا لە دەسەڵات و دەوڵەت داین پێویستە بە بەند و بە دەستور و بە ڕێکەوتنامە نێو دەوڵەتەکان و بە فەقرە قانونیەکان توێژی کرێکار خۆیان بخەنە سەر پێ و مافەکانیان بپارێزن. بەڵێ ئەمەی کە باسمان لێوە کرد تاوەکو ئێستاکە من گەشتم بە بەدەر ئەنجامێک کە زیاتر باس لە کرێکاری نێو شارەکەین بڕاستی ئەیکەواتە کرێکاری گوندەکان چی بکەن ینی کرێکاری نێو شار ینی لەگەڵ تەکنەلۆژیا و کارەبا و ئامرازەکانی پێشکەوتن و ئۆتۆمبیلی گرانبەها و تەلاری بەرز و تاوەری بەرزۆوانە ینی ئەو هۆشیاری یاسایی تا ڕادەیەک ینی ئەوی کە باسان لێکرد نییە ئەیکەواتە کرێکاری گوندەکان کرێکارە دوورەدەستەکان ئەوانی کە یاخود ئەو مەنتەقە ڕیفیانی کە لەوێ ئیشەکەن لەوێ کارەکەن ئەوانە چی بکەن؟ قوربان گیان ئەسڵەن نوێنەری وزاری عمل بۆ منتیقانە ناگەیە هەر ناڕوات ئەسڵەن ئێمە دەستیانیش بگرن بڕۆین بڵێن ئەوە کاکە ئەو منتیقانە ئەوە لە پرۆژەی تایە ئیسم باسی من فترێکی من لە حەیوزەی شەکەین باسی حەیوزەت لە غڵاتم حەیوزە جاران نییە لێرە مەطعمەیە لەوێش مەطعمەیە بنزیخانە لێرە هەیە لەوێش هەیە معمل هەیە لێرە لەوێش هەیە بەس ئایا وزاری عمل ئەچێ بۆیە من ناتوانم بۆ شوێنی وا بڕۆمە لەگەڵ وزاری عملە نەچم من بچم بۆ شمول بە ضمان اجتماعی ئەچم بۆ صحة وسلامة ئەچم ئێمە ئەسڵەن خودی وزاری عمل تفتیشی عملی ئەوە بەسەتەوە چێبڵێکی لە دەستی داوە ئێمە لەم شار کەرکووکە دوو مجموعی تفتیشمانەیە تفتیشی ضمانمانەیە تفتیشی عملمانەیە تفتيشي ضمان خلق شملك بضمان اجتماعي كريكار بضمان اجتماعي تفتيشي عمل يعني تفتيش درباري ظروف عمل اجور ساعات عمل بلين كريكاري بلين ميرد من دال عفرت متابعي او هكا باشا او لزنيتن كسيتي من لزنيتن كسيتي دو بدو ام همو بروجي شلون امانه تغطيه كان خلال احنا شهر كركوك بالضبط يعني دقات دي يعني زور زحمتها يعني بس حيصنع لواني اغبيته او دولزنين برون بصورين بي تكون ما شرطنيه بس شمول بكين كشمول ما كل متابعه ما مشي اما كشمل كمان كل متابعه ما فينا كثير نو ام شارب وما نشتاو ناكريا اي منطقه ريفيه كان دست خوجه باسيكي اما حتى يسنقشت معنا تقادر كرم حتى يسبوا ليلان نشو معنا حتى يسبوا بو رياض عباسي منطقه نشو معنا بس خوا پشت پناه بالضبط باش اهان خان بشێک لەو کێشانەی کە هەیە وش کرێکاری بیانیە ینی بۆن من لە ماوەکانی ڕابردوو پۆلیسی کەرکووک هەڵمەتێکی دەستگیرکردنی پرێکارانی دەست پێکەوە بوون ئەوراق مستەمسەکاتی مەطلوبیان نییە ئەمە تا چەند بۆتە کێشە بۆ کرێکاری ناوخۆی ڕەنگە بەشێک بۆ نمونە لە سەرمایەدارەکان بڵێن کاکە کرێکاری خۆمان یاخود خاوەنی بزنس و بازرگانەکان بڵێن کرێکاری خۆمان ئامادەنی ئەم ئیشە بکا و نایە بۆ نمونە لە دوکانێک لە مۆڵێک لە چاخانەیەک لە شوێنێکی گشتیە یعنی زۆر جار بەسەن وەک دەوتری ئیش و کەسابەت عیب نییە وەڵکو شانازیە بۆ ئینسان ئەوانە کە نەبیان و بەڕاستی کە کرێکاری خۆمان ڕەنگە بڵێ کاکام ئیشە بە 30,000 ناکە بەڵام کرێکارێکی بیانی دێ بە 10,500 دەڕێ میشت بۆکە کرێکاری بیانی بە تایبەت ئەوانەی کە بەبێ مستەمسەکات دێنە ئەم وڵاتەوە ئەمە تا چەند لە ڕووی یاساییەوە کێشەی بۆ کرێکارانی ئێمە دروست کردو و لە هەمان کاتدا
تا چەند گرنگە لە ڕووی یاسایی شەومانە بەڕاستی ئیجرعاتیان لەگەڵا بکرێ. بەجددی هەنگاوی باش نراوە لەسەر ئەم بابەتە. پێشتر یاساش ئەو توندی نەبوو بەرامبەر کرێکارە بیانیەکان. ئەمە لە بەرژەوەندی سەرمایەداران یا خۆت با بڵێن خاوەن کارەکانە ئەمە کاری بۆ گەنجانی ئێمە کەم کردوێتەوە بەڵام ئەوانی بەبێ بەڵگە یا بەبێ بەڵگەی فەرمی یاخود بەبێ ئیقامە دێنە عێراقەوە ئەوە لە دادگای کەتن سزاکەی لە ئێستادا لە 6 مانگ کەمتر نییە ئەگە سزای ئەدەن بە حکومدان لە 6 مانگ کەمتر نەبێت. ئەمە شانگاوێکە بۆ ئەوەی بیانیەکان تا بکرێت کەمتر بکرێنەوە لە عێراقدا و ئەو هەلیکارانە بخرێتە بەردەست گەنجانی خۆمان. بەڵام من کۆمنتێکمەیە لەسەر قسەی کاک شۆڕژ مەسەلەی کاری مناڵان ئەو شەر ئەرکی سندیکایە پێویستە سکاڵا بکاتەوە لەسەر ئەو خێزانانی کە مناڵەکانیان نەخەنە نێو کارەوە چونکە ئەمە تاوانێکی گەورەیە پێویستە سندیکا ڕێکاری جدی و یاسایی بگرێتە بەر چونکە ئەمە داهاتوویکی ڕەش پێشکەش بۆ مناڵانە ئەکات. ئەمەش بە دیاردەیەکی مەترسیدارە بینم لە کۆمەڵگەدا. بەڵێ کاک شۆڕش کرێکار لە ژیانی خۆیان مافەکانی بۆ فەرەهەم ناکرێت و دیفاعکارێک نییە خۆت بوون کەسێک کە بەرگریە بکات ینی وەکو بەڕێستان لە قسەکانتان باستانیەکەوە بۆن حکومت خۆی کەمتەرخەمە لەو بارەیەوە کەواتای کرێکارێکەکە مەسن بوون بمرێت ینی خوانەخواستە کەسێک کە لە شوێنی کارەکەی بۆ نمونە بەداخەوە کە لە عێراق بەگشتی ینی باسەکەین بەتایبەت لە کەرکووک و بەرەو خوارەوە هیچ ئامرازێکی سەلامەتی نییە بۆی کە ژیانی کرێکار لە کاتی کارکردن بپارێزێت ئەگەر هەشبێت زۆر کەمە بەڕاستی ینی جاری وایە ڕەنگە بڵێ مجازەفەی کرێکار خۆیەتی کە بۆ نەڕاتەسە تاوەرێکی کارەبا خەریکی بەستنی تاوەرێکی بەرزوانێ خۆی ڕەنگە ئامرازی سەلامەتی بەکارنێنێ بەڵام تا چەند گرنگە لە شوێنی کار و کارکردندا ئامرازی سەلامەتی بۆ کرێکار فەرەهەم بکرێت بۆی کە ژیانی پارێزراو بێت چونکە زۆر جاوتری کرێکار لە کاتی ژیان و ژیانکردنی مافەکانی دەسەبەر نەکراوە چجا ئەوەی کە بمرێت هیچ زەمان و حەقێکی نییە بەڕاستی. باجارێ باسی کرێکاری بیانی بکەین. کرێکاری بیانی شەرت نییە ینی تەواوکەری دامشتنی هین نیە بەس ئیقامە نیە من داوای لە بردنم تۆزە لەوانەیە کوردەکەم زۆر مەزبوط نەبێ بەس ئیقامە نییە ئیقامە تۆیسە ئیقامای دێت ئەجنبی دێتە ئیرا ئەو ئیقامە لەوانەیە سیاحەت بێ بۆ سیاحەت دێ من نەزانم زۆر هەیە لە کوردستان دێ بۆ سیاحەت ئەمینێتەوە لەوێ لە هەروە لە نەجەفیش بۆ زیارەت دێن ئەو فلیپی بڵین بەنگلادیشی و هندی و پاکستانی دێن بۆ نەجەف و کەربەلا بۆ زیارەت لەوێ خۆی دەسەکاتە کار ئێمە تەواوکەری مانەوەی لەم وڵاتە يعني بكريكاري يشبك أبي عقد عيني بيه عقد عملي هبيه دوم إجازة عملي هبيه أو إجازة عمل الوزاري عمله شو اجتماعي ودرجة إما يزين لدائري عمله دائري عمل كركوك باش إما خاتون حملية كرا خلك زوج جيرة كسجان عقد عملاني لمشارة عقد عمل من خوم رفيقك ميليو تنصال بيكوينا كبومي باسك ل 2021 چەند عقد عملتان هەیە کرێکاری بیانی هەمووی حەوت دانە بوو بەس حەوت دانە باش ئەم حەوت دانەیە ئەمە کانتە چۆ هاتن چی عقد عملی بۆیان کرد باش ئەمە ئێمە کە ئەڵین قانون تنظیم النقابي یان قانونی عمل هەر بیانی بێتەوە ئەم شارەوە ئەم وڵاتەوە ئەبێ قانونی عراقی لەسەر تطبیق بکەن باش ئێمە چی بکەین ئەمانە چۆن بیان دۆنزینەوە چۆن حیمایە بکەین چی هاوردیانی ئێمە تەنیشت پارێزەکانی کوردستانەوە تای لە جنوب بۆ دێ لێرەشەوە دێ کە دێنە ناو شار و ئێمە نەیان درۆزینەوە ئێمە چینێکەیە مدەبرەت منزل ئەوانی کەوا خزمەکان لە ماڵان ئەوە چیان دۆزێتەوە ئەو لە ماڵان کارەکەن من جار وهەیە سەرێکینێ جیرانی خۆم بۆ هاتووە ئەرە بتوانم ئیجازەی عمل دەرکەم بۆچی تێ وەڵام من هینێکمەیە بەنگلادیشی لە ماڵەوە دانیشتووە هاتوونە ئەڵێنە کەشف بێ لەوانەیە سجنم کەن و ئەویش سجن کەن ئەڵم چەندێکە لاتەڵەوە 5 ساڵ باش ئەمە چۆن شۆڕژەکە بە کوتیانی کاتم زۆر کەماوە پرسیاریکەوە بەڕاستی ئاراسی بەرەسانم کرد باسی ئامرازەکانی سەلامەتیم کرد ئەگە بە کوتی وەڵام دێ سپاس دەکەم يعني قصد الصحة والسلامة المهنية أمراضك وسائل السلامة باور كلام شارع لو أني سطح نواتي كسي
يعني پێداویستی صح و سەلامی تەوفیر نەکردووە من ئەچم بەنزیخانە ئەهلیەکان ئەچم باز سیر مەدفع حریقەکە یەکەم بەڵین حریق سیرەکەم نییە 6 مانگە ئەسڵ ستۆک بووە هەر کاریش ناکە باشە تۆ ئەگەر بێت و لە کرێکارەکەت ناترسی لە مەشروعەکەی خۆت بترسا دەست خۆش دوا پرسیارم ئاهەنگ کەواتە کرێکار لە وڵاتە تا ڕادێکی زۆر مافەکانی خوڕەوە ئەوەی کە مەبەستمە لە ڕووی یاساییەوە ئەو خاوەنکاری کە توندوتیژی یاخود کرێکار قۆڕەخەکە بۆ خۆی و ماف و حەقەکەی پێ نادات یتە چ بزنسمانێک بێت چ بوونمە خاوەن پرۆژەیەک بێت چێ بوونمە کەسێک کە ماڵێک یاخود ئوتێلێک یاخود بینایەک دروستەکات کرێکارێک لای مانگێک دوان ئیشەکات ئەگەر بێت و مافەکانی بخوات لە ڕووی یاساییەوە سزاکەی چییە؟ وەکو ئاماژەم کرد یەکەم جار سکاڵە ئەکرێت لە محکەمەی عمل لە محکەمەی کاریان دادگای کار یەکسەر دادگا مفاتحەی ضەمانی اجتماعی و سندیکا ئەکات و هەروەها ئەو داوای ئەو عقدەی لێکە ئەگەر عقدی نەبوو ئەوە داوای دووشایەتی لێ ئەکات کە بیسەڵمێنێت ئەو کرێکارە لای ئەو خاوەنکارە کاری کردووە ئەو کاتە بڕیار ئەدرێ بە ئەگەر سەرەتا ئەگەر عقوبەی ئەگەر مثلا توندوتیژی لەگەڵی کردبێ ئەوە لە دادگای تحقیق لێکۆڵینەوەی لەگەڵا ئەگرێ و هەر بەپێی قانون عقوباتی عێراقی ئیتر توندوتیژیەکەی بەپێی جۆری توندوتیژیەکەیەتی سزا ئەدرێت بەپێی جۆری توندوتیژیەکە لەسەر ئاستی توندوتیژیە نسبەی توندوتیژیەکە ئەوەستێ بەڵام وەکو حقوقە مەدەنیەکەی ئەوە لە دادگای کار حقوقەکەی وەرەگرێتەوە مافەکەی وەرەگرێتەوە بەچینەکان غرامەکان هەمووی شتێکی زۆر زۆر بەسیتە یعنی تۆ دی غرامەیە 500,000 خاوەنکار لە 500,000 ناترسێ لە ملیۆنێکیش ناترسێ بەڵام کاک شۆڕش ئەگەر وەکوتم ئاماژەم توندوتیژیەکان ئەگەر توندوتیژێکی بەو شێوەیە نەبێ قورس نەبێت بەپێی راپۆرتی پزیشکی ئەوە نسبەی حکومەکەی دیاری ئەکرێت لەسەر راپۆرتی پزیشکی ئەوەستێت نەتیجەی توندوتیژیەکە من گەشتم وەکو هاوڵاتیەکی ئەم شارە ئەم وڵاتە گەشتم بە دەرئەنجامێک لە کۆی قسەکانمان کە کرێکار یاخود با نەڵێم چکۆ شتێک نییە لە دنیای تامین بکرێ بڵی ڕەها مطلق 100% نەوەتی کرێکاران لەم وڵاتە لەم شارە مافەکانیان خوراوە قسەکەم تەواوە هەنگخان ئەتوانم بڵم تەواوە دەستان خۆش بێت سپاسانەکەم سپاس کە لەگەڵ ما بونجاران کاتێک کە پێشمەرگەیەک لە شاخ بۆیوت بۆ نمونە تەنها خوا و چیاکان و ئەو تفەنگەی کە بەدەستمەوەیە هیچی دیکە شک نابم مەگەیستا بڵین کرێکار مەگە تەنها خوا لە پشتی بێ و خوا یار و یاوەری بێت بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون هەموو لایەکتان شاد و کامەران بن